کۆنفرانسێکی زانستی بۆ بەرەنگاربوونەوەی حاڵەتی تەکفیرکردن لە هەرێمی کوردستان و ناوچەکەدا لە شاری سلێمانی ئەنجامدرا کە تێیدا زانایان و بیرمەندانی ئیسلامی بەشدار بوون. لە کۆنفرانسەکەدا هۆکاری سەرهەڵدانی بیری تونڕەوی و تەکفیرکردن لەلایەن گروپا تونڕەوەکانەوە خرایە ڕوو. ئێمەش وەکو گۆڤاری خاڵ و پەیمانگای زانستی ئیسلامیەکانی سلێمانی بیرمان لەوە کردەوە کەم کۆنفرانسە گرێ بدەین ئەنجام بدەین بۆ ئەوەی کە ژۆرێک لە کۆدەنگی دروستکەین بۆ بەرەنگاربوونەوەی بیری تەکفیری و بنیادنانی کۆمەڵگەیەکی ئارام لە کوردستاندا. بیرمەندانی ئیسلامی ئاماژە بۆ دەکەن کە ئاسیان بە مەترسیەکانی تەکفیرکردن لە هەرێمی کوردستاندا کردووە. پێشیان وایە چەند دەنگێکی نزم هەیە کە تەکفیری موسڵمانانی پێدەکرێت و دەیانەوێت لە ڕێگەی ئەنجامدانی ئەم کۆنفرانسە زانستیانەوە ئەو دەنگانەش کب بکرێنەوە. سەرەتا ئەو کەسەی تەکفیرێکێک کا بە دەنگی نزمەیڵێ چونکە ئازانێ وەزعەکە حساسە کەس ناتوانێت کەسێکی تر تەکفیرکە بە بەڵگەیەکی بەهێز نەبێ. تەکفیر کاری دەستگایەکی دادوەری سربەخۆی دوور لە کایی سیاسیە، بەڵام کە کەسێک نەبێ ڕەدی باتەوە کە کۆنفرانسێکی ئاوا نەبێ کە ڕاستیەکان ڕوون بکاتەوە ئەو دەنگە نزمانە وردە دەنگ بەرز دەبنەوە. ئێمە لەوە زۆر دەترسین کە موسڵمانێکی تر کافرکە. بەهۆی بڵاوبوونەوەی بیری تونڕەوی و تەکفیرکردن لە عێراق و سووریادا دەیان تاوانی دژی مرۆڤایەتی لەلایەن گروپا تونڕەوەکانەوە ئەنجامدران کە دیارترینیان کردەوە خۆکوژیەکانن، بەڵام ئەندامێکی لیژنەی فتوای هەرێم جەخت لەوە دەکاتەوە کە کردەوە خۆکوژیەکان هیچ بنەمایەکیان لە ئاینی ئیسلامدا نییە. کۆن و نوێ و هەروەها ڕای پەسەند گەشتونەتە ئەو دەرەنجامەی کە ئەم ڕەشە کوژیە ئەم ئینتیحاری کە ئێستاکە ئەنجام ئەدرێ ئەمانە حرامە و قەدەغەیە و گوناهی گەورەیە و ئەو کەسەی کە هەڵ ئەستێ بەم ئیشەیە شەهید نییە و پێچەوانەی هەموو بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە و لەگەڵ هیچێکێ لە بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ناگونجێت. لە سەرەتای دەستپێکی شەڕی داعشیش دەسەڵاتدارانی کورد لەلایەن ڕێکخراوی داعشەوە تەکفیرکران و بەو بیانوە بێبنەمایەشەوە هێرشیان بۆ ناوچە کوردیەکان ئەنجامدا. ئێستاش زانایانی ئیسلامی کورد بە بەڵگەوە سەر لە بەریکاری تونند و تیژی و تەکفیرکردن ڕەت دەکەنەوە و پێیان وایە ئیسلام ئاینی ئاشتی و پێکەوە ژیانە. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.